ئافرەتێک لە مەککەیە ئافرەتی زۆر جوان بوو، کچێکی زۆر جوان تازە شووی کردبوو. ئەڵێ برای خۆی حەیرانی بۆیە بوو. جارێکیان ئاوا سەیری ئاوێنەی کرد، لە ئاوێنەیە بینی تێرە پیاوەکە وتی بەڵێ، وتی تەسەوڕەکەی کەسێ سەری ئەم دەم و چاو لە شولالەی منکە ئەبڵەق نەبێ و شێت نەبێ، کەسەیە تەحەبوونی بینینی منکە. وتی تی چێ؟ وتی عوبەیدی کوڕی عومەیر، قازی مەککە، مامۆستا و خەتیبی مزگەوت. ئەو بە هیچی شوێ نازانێ سەیرەکە. وتی ئیجازە مەی بچم لە فریوی دەم و هەڵی خەڵەتێنم؟ وتی بڕۆ. ئەڵێ خۆی گیانە مزگەوت لای، هەتاوەکو وەڵام مامۆستا ئیشێکی تایبەتم پێێتەوە، وەڵا بەڵکو بچینە ژوورە و لەو سوچەیە و ئەڵێ مامۆستای بردە سوچێکەوە. دوای وەڵام مامۆستا جا من ئیشم بە تۆ نییە، پرسیاریشم نییە، بەڵام بۆ خوای هەرچیەکەکەم عاشقە بوو، هەرچیەکەم لە دڵم دەرناچی، تۆ پیاوێکی ئەو نە بە شەخسیەت و ئەو نە قۆز و ئەو نە جوان و حەزەکەم من کچێکی ئاوا جوان حەزەکەم لەگەڵ ما کۆبیتەوە. ئینجا وردە وردە نیقاب و عەباقەی بۆ داکردەوە. عوبەیدیش ئاوا چاوی داخست، سەیری نەکرد. وتی داواکراومێت زینا بکەی لەگەڵما، ئەمێ کۆبیتەوە لەگەڵما، خۆم کەس پێی نازانێ. تی بەسەر چاو دەرنەچوێ، میش تاقیینەوەکە دەرنەچوو. چۆن تەحەمولی و جوانیاکە؟ ئەڵێ کردم و چاوی لا بردو کۆی مان هەڵهات بێ، ئاوا بوو ئافرەتەکە. تی بەسەر چاو بەس پرسیارم هەیە بەڕاستی جوابم بیتەوە؟ میش داواکاریەکە بۆ جێبەجێکم، تۆ داواکاریەکە میش داوا بەسەر چاو. وتی گرنگ من و تۆ ئێستاکەنە ئەو کارەمان کرد، ئەگەر مەلەکل مەوت هاو بۆ ژیان کێشانت ئەم فیعلە و ئەم ئیشۆ بیرکەوێتەوە دڵە خۆشە بێ؟ تی بەڕاستی پێ بڵێم تی نە. وتی ئەگەر چوویتە قەبرەکەتەوە، لە قەبرەکەیانە کیر و منکر هاتن بۆ لات و پرسیاریان لێ کردی لە یەکە لە ئیشە خراپەکانت کە کردبووت ئەم داوێن پیسیە بوو دڵت خۆشە بێ؟ تی نە. تی ئەگەر زینی و بیتەوە و میزان دانرا و بیری ئەم کارە بکەوتەوە، سازانی سوور ئەزانی تەرازۆکەت ئەکەوێ، دڵە بەم کردەوەی خۆشە بێ، تام و لەزەت و چێژێ مێنێ؟ وتی نە. وتی ئەی ئەگەر بەسەر سیڕاتا تێپەڕیت ئەم کردەوەی بیرکەوتەوە؟ وتی ئەی ئەگەر لە بەردەمی خوای گەورەی ئاوەستایت ئەڵڵا ئەم فیعلە بیرکەوتەوە؟ وتی نەخێر. وتی ئەی ئەگەر نامەی ئەعمالەکان دابەشکرا و دەست ڕاگرت بە دەستی ڕاست بۆ بێتەوە، بە دەستی چەپ وەرەگرت؟ وتی کچم ئەخوا بترسە، تۆ خوای گەورە جوانیەکی پێداویت، نیعمەتێکی بەسەرا ڕشتوویت، بگەڕێرەوە بەلای خوا، چاک بە، چونکە ئەمە بەسەرە چێ؟ بەس ئەوەی کە لە پێشمانەوەیە بەسەر ناچێ و لە دەستمانە چێ. ئەڵێ ئافرەتەکە خۆی پێچایە و هاتەوە بەلای مێردەکەی. وتی ئەی ئەنا بەطال و ئەنتە بەطال و نەحن. وتی بەخوای ئەمە خەڵکێکی بێئیشین، عوبەیدی کوڕی عومەیر لەکوێ، ئێمە لەکوێ؟ ئەڵێ ئینجا پیاوەکەی کێشا بە فڕانی خۆیان، ئەی مالی وەلی عوبەیدی بن عومەیر، کورە من چیم مابوو لەو پیاوە، هەموو شەوێ خێزانەکەم بوو کێ بوو، خۆی ڕازانەوە بۆم، ئیستاکەنە بەس خەریکی نوێژ و ڕۆژ و عیبادەتە، بۆ بە ڕاهیبە ئاورم لێ نایەتەوە. ئەڵڵاه، ئەبێ پیاوەکانمان ئاوا بن، ئەبێ هەر کاتێک ئەم فعلە ئەم کارە هاتە بەردەستیان عوبەیدوڵڵایەکی تر بن، موسڵمانێکی تر بن، یوسفێکی تر بن، نەچن هەروە بە ئاسانی ئەم تێکەڵیە و ئەم دەرگایە لە خۆیان نەکەنەوە. خۆشەویستەکەم